مافی بوونی ئیسلام هێنانەوەی بوونی ئیسلام ئارامگری گشت پێغەمبەرانی دەوێت. خۆڕاگرتن لە زیندانە ژینی نێو قورئانی دەوێت. لە قورئانە هێنانەوەی بوونی ئیسلام ڕەنجی دەوێت. یەکەم هەنگاو هەتا ئەنجام لیژنە لاشەی گەنجی لە قورئانە هێنانەوەی بوونی ئیسلام ڕەنجی دەوێت. یەکەم هەنگاو هەتا ئەنجام لیژنە لاشەی گەنجی دەوێت. لە قورئانە هێنانەوەی بوونی ئیسلام سوودی دەوێت. کۆمەڵێکی چاونەترسی شوێنکەوتووی تاڵوتی دەوێت. لە قورئانە هێنانەوەی بوونی ئیسلام باوەڕی پتەوی دەوێت. کاری نوحی بەردەوام و هەوڵی ڕۆژ و شەوی دەوێت. ڕاوەستاندنی خوێنی زام لە قورئانە پەروەردەی موسەوی دەوێت. لە قورئانە بوونی ئیسلام هێنانەوە و سەلماندن و چەسپاندنی نرخی دەوێت. خواویستی و لە خۆبوردنی ئەسحاب الئوخدودی دەوێت. تا شایەتمان و ژانی لەش ژانی پشتی هەزار بیلالی سپی ڕەش دەبنە سرود گەڕێگا سرودی دەوێت. ئایا دەتەوێت ببیت بە یەکێک لە خوێندکارەکانی مامۆستاکرێکار؟ زانکۆی ئازادی دیڕاساتی ئیسلامی زادی بۆ خوێندنی زانستی شەرعی